دوابەدوای خۆپشاندان و ناڕزایی خوێندکاران بۆ داواکاریەکانیان کە داواکردنی دەرماڵە و چارەسەرکردنی کێشەکانی بەشەنەوەخۆیەکانیان بوو لەگەڵ چەند گرفتێکی تر هەرزوو لایەنە پەیوەندیدارەکان لەسەر ئاستی حکومی و حزبی هەوڵەکانیان شڕ کردوێتەوە بۆ چارەسەرکردنی کێشەکانیان هەرزوو ژێکێتی نیشتیمانی کوردستان وەکو لەسەر ئاستی حزبی دەستی کرد بە چارەسەرکردنی کێشەکانیان و هەوڵەکانی شڕ کردوێتەوە. ئێستاش گفتوگوی زیاتر لەسەرم بابەتاکەم لەگەڵ میوانەکەم ژیار فواد خوێندکاری زانکۆ لە ستۆدیۆی سلێمانی و لەگەڵمانە. کاکە ژیار بەخێر بیت. زۆر سپاس خاتمگەن. ئەمەوێت بپرسم ئەو لە ئێستا لیژنەیەک پێکێنرا بۆ هەڵسەنگاندنی گرفتی خوێندکاران. داواکاری ئێوە وەکو خوێندکاران لەو لیژنەیە چییە؟ داواکاریەکانی ئێمە لە چەند ڕۆژی ڕابردووە ڕوونە و ڕاگەیاندراومان لە سەبارەت بڵاو کردوێتەوە. یەکەمین داواکاری خوێندکاران دەرماڵە بووە، بەڵام بۆ پێی هەندێک شتێ لە دەسەڵاتی حیزبدانیە و دەسەڵاتی حکوومەتە کە قەرار بدە بە پێی یاسا ڕاگیراوە دەرماڵە دەبێت بە یاسا بگەڕێنرێتەوە. بۆیە ئەو داواکاریمان لەو لیژنەیە نییە، بەڵام داواکاری ترمان هەبوو وەکو دووبارە نۆژەنکردنەوەی بەشناوخۆییەکان، نۆژەنکردنەوەی هۆڵەکانی خوێندن، دابینکردنی ئاوی خواردنەوە و ئەو پێداویستە سەرەتانی ترکە پێویستە بۆ ژیانکردن لە داخلیدا و خوێندکار بتوانێت بە مرتاحی تەرکیزی بخاتە سەر خوێندنی خۆی. بەڵێ. بە دەنگەوە هاتنی بافڵ جەلال تاڵەبانی بۆ کێشەکانی خوێندکاران تا چەند جدیەتێکێتی دەرخستووە بۆ لە ئاست خوێندکاراندا لە ئاست داواکاری و گرفتی خوێندکارانە؟ جدیەتێکی زۆری پێوە دیارە. هەموو بەڵێنەکان هەنگاو بە هەنگاو لەگەڵی داڕۆشتنی و تاوەکو ئێستا تا ئاستێکی زۆر باش هاتووە، بەڵام نابێ ئەومان لەبیر بچێتەوە کە لە ئەساسەوە ئەمە بەشێکی بەرپرسیارەتی حیزبە. ڕاستە جێگەی دەستخۆشی هەر کەسێ لە وڵاتەیە بەردێک بخاتە سەر بەردێک ئێمە سوپاسیەکەین، هەنگایەک بەرەو ڕوومان بێت، چەند هەنگایە بەرەو ڕێڕۆین. بەڵام کاتێک من لە زانکۆیەکەم کە سەرۆکی زانکۆکەم، جێگری زانکۆکەم، ئەمیدەکانم، سەرۆک بەشەکانم هەمووی حیزب دایانە، هەتا گەشتۆتە ئاستێک کە نوێنەرایەتی خوێندکاران کە من خوێندکارێکم 4 ساڵە لە زانکۆی سلێمانیام تاوەکو ئێستا نەمتوانیوە نوێنەری خۆمەڵ بژێرم، حیزب بۆم دایانە. بۆیە کاتێکیش چەند کێشەیەک یێتە پێشەوە ئەرکی حیزبە، بەرپرسیارەتی حیزبە کە کێشەکان چارەسەرکات، چونکە هەموو جونگەکانی زانکۆ بەدەستی حیزبەوەیە. پێدوانیە کە گرنگ بێت حکوومەت زیاتر لە ئاست داواکاری و خەمی خوێندکارانە بێت؟ بە دڵنیاییەوە زۆر گرنگە و ئەرکی سەرەکی حکوومەتە و ئێمە ئێستش داواکاریمان لە حکوومەتەیە کە دەرماڵەکانمان بۆ سرف کات و بەجددی ئەم داوای خوێندکاران گرنگی پێ بدە، چونکە یەکێکە لە هەرە ضرورەتەکان بۆ خوێندکاران ئێمە چەند خوێندکارمانەیە کە پێویستی بۆ بڕە دەرماڵەیە لەوانەیە ژیانی لەسەر ئەو بڕە دەرماڵەیە بێ، بۆیە هاوکاریکی زۆر باشە بێ بۆ خوێندکاران کە ئەم داوایمان ئەگەر بە گرنگیەوە حکوومەت گوێ لێ بگرێت. بەڵێ. لەسەر داوای بافڵ جەلال تاڵەبانی کایەوە وەکو خوێندکاران نوێنەری خوێندکاران لەگەڵ یا کۆبوونەوە بڕیاریدا 11 داواکاریتان هەبوو، بڕیاریدا هەر 11 داواکاری کە خۆی لە مەجموعەیەک شتی گرنگا بینی و داواکاری گرنگا بینیەوە کە چارەسەری کردووە. ئەگەر داواکاریانتان بەتەواوەتی بۆ چارەسەر بکرێت دەست بە خوێندنەکەنەوە بۆ پێی یەکشەممە دەوامی زانکۆ و پەیمانگاکان دەست پێکاتەوە، بڕیارتان داوە دەست بکەنەوە بە خوێندن؟ ڕاستی وەکو بڕیاری دەستکردنەوە بەدەوام ئێمە لە خۆپیشاندانەکانە زۆر چالاکانە بەشدار بووین، بەڵام ئێمە ڕێکخەری خۆپیشاندانەکانی بەو مانایی کە شەقام بەدەستی ئێمەوە نییە. ئەوە خوێندکاران دواتر بڕیاردن کە ئایا نەتیجەی ئەو هەوڵانە ئەبینن، ئایا بۆ هەوڵانە ڕازیە بن و ئایا خوێندکاران قەرارێن کە بێنەوە سەر شەقامیان نامە قەرارێکی تاکە کەسی نییە. بەڵام پێم وایە ئەگەر ئەم هەوڵانە بەجددی وەربگیرێت و کاری لەسەر بکرێت و ببێ بە نەتیجەیە کە خوێندکاران بەرچاو بێ بتوانن بیبینن، بەشێکە بێت لە ساردکردنەوەی خوێندکاران و بەشێکەوە بێلەوەی کە کۆمەڵە بارگانی لەسەر خوێندکاران لابردبێ، ئەو کاتە خوێندکاران دەتوانن قەرار بن کە ئایا بەردەوام بن لە خوێندن یاخود هەڵوێستێکی تر وەردەگرن. بەڵێ. هیچ کاتێک بە ئێوە دراوە دیاری کراوە بۆەوەی کە داواکاریەکانتان بۆ جێبەجێ بکەن؟ بەڵێ بەتاکید ئێمە چەند داواکاریێکمانە بوو، هەنووکەیی بوو، 3 داواکاری بوو کە ئازادکردنی سەرجەم گیراوەکان بوو کە ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە کاک بەرهەم مەجیدیش کە مامۆستا بوو لە خۆپیشاندانەکان دەستگیر کرابوو، یەکێک بوو لەو کەسانی کە زۆر داواکرا ئازاد کرا، ئەمڕۆ بە سوپاسەوە ئازاد کراوە و داواکاری ترمان وەکو داوای لێبوردنکردن لە خوێندکاران جێبەجێ کرا، کشانەوەی هێزە ئەمنیەکان جێبەجێ کرا و ئەم 11 خاڵەش قەرار وایە کە لە ماوەی ینی سەقفی زەمانێکی 10 ڕۆژە لە ماوەی 10 ڕۆژە بگاتە نەتیجەیەک و خوێندکاران توان نەتیجەکانی ببینن. بەڵێ. بەو هیوای هەموو داواکاریەکانتان لە جێگەی خۆیان جێبەجێ بکرێت و ێش دەست بکەنەوە بە خوێندنتان و سەرکەوتوو بن. سپاس کە ئامادە بوویت لە ستۆدیۆ و سپاس بۆ تۆ.